لە پێناو گەیشتن بە چارەسەری کێشەکانی نێوان هەرێم و بەغدا لەم ساڵدا چەند گەڕێکی دانوستان لە نێوان هەردوو حکومەت بەڕێوەچوو، بەڵام تاکو ئێستا ئاسووی چارەسەر بەدیار نەکەوتووە. ئەم چاودێرە سیاسیەش ئاماژە بەوە دەکات ئەرکی چارەسەرکردنی کێشەکان کەوتووەتە سەر هەردوو حکومەتی هەرێم و بەغدا. تێکچوونی ئەم پەیوەندیانە بەشی زۆری سوچی بەغایە و بەشێکشی پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە بەتایبەت لە مەسەلەی ڕێفراندۆم و هەوڵدان بۆ سەر بەخۆی هەرێمی کوردستان کێشەکان چووە قۆناغێکەوە کە چارەسەرکردنی ئاسان نەبێت، بەڵام لەگەڵ هەموو ئەمانەشە هەرێمی کوردستان بەشێکە لە بەغا دەستور هەیە و هەوڵەکانی چارەسەر هەیە لە پرۆسەی سیاسیە دابەشکردنی پەیوەندەکان دابەشکردنی پرۆسەی سیاسی بۆ ڕەش و سپی هەڵەیە نابێ بێئومێد بین لەوەی چارەسەر نابێ هەموو هیواکانیش لەسەر ئەوە هەڵچنین کە ئەم کێشانە چارەسەرە بێ. ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش ڕای دەگەیەنێت ئەو کێشانەی چارەسەر نەکراون گرنگترین و هەستیارترین مەلەفەکانن کە چەندین ساڵە بە ناکۆچی لە نێوان هەردوو حکومەت ماونەتەوە کە ڕەنگە چەندین دانیشتنی بوێت تاکو بگەن بەڕێکەوتن. مجموعەیەک کێشە کەڵەکە بووە لە نێوان هەردوو لادا و بە تایبەتی ئەمانە مەلەفی گرنگن و بە تایبەتی مەلەفی نەوت و غاز و بە تایبەتی بودجەی هەرێمی کوردستان، هێزی پێشمەرگەی کوردستان مادەی 47 کە لە دەستوردا مادەی 147 کە 142 عفو لە دەستوردا کە ئاماژەی پێدراوە ئەوە هەموو تایبەتن بەگەلی کوردستان و ئەم مجموعە کێشانە کە کەڵەکە بوون لە نێوان هەردوو لادا و بە ئاسانی بە تەسەووری من و بە تەسەووری فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان و بە ئاسانی ناتواندرێ بە جەولەیەک و دوو جەولە و سێ دانیشتن و چوار دانیشتن لە نێوان هەردوو لادا کۆتایی پێبێ. مەلەفەکانی خاک و نەوت و دەسەڵاتەکان و شایستە داراییەکانی هەرێم بەشێکن لە گرنگترین ئەو مەلەفانەی کە بە هەڵپەسێردراوی لە نێوان بەغدا و هەرێم ماونەتەوە. چاودێرانی سیاسیش ڕایان وایە ئەو مەلەفانە هەستیاترین مەلەفن کە پێویستیان بە چەندین گەڕی دانوستان دەبێت بۆ ڕێکەوتن. دەریا کامەران، گەلی کوردستان، سلێمانی.